هسه من يريد نرجله هو نزل لي اياه، بس نزل لي اياه هذا سفري. يا كده لا تخلوا اي اي لا لا بس ما يقع ينزل، ينزل هذا سفري. سفري ما يدخل بس ما زين سيل خاونكي اللي ما دانا واستعمال ناكين لبانا او اني بانا واستعمال هر کس بيو يكن قيو يدن بي تمام تێگەشتی باشا زۆر باشە. بس طلعوا لا تخلون لازم كله يصير ديسبوزبل من هذول الاسود واخضر وهذول زين. دکتۆر ناو موزەمیدەکەی کێشەیەکی تێ؟ والله توزە پیسە و کارتۆنیان تیا داناوە ئەمانەیانەوە بۆ نەرگیلەکە کە بەکاری بێگومان سۆڵ بەکارێن ئەبێتە بەفرێک قاڵبێ بچووک ئەیکرد ناو هین شوشەی نەرگلەکە باشە. فەیسە پێی وتم زیاتر بە يعني توزە پاچ و خاوێنی ینی ڕابگرن لەبەرێ تۆزە زۆر پیسە. دکتۆر ئەمە بۆتە پرسیار بۆ زۆربەی گەنجەکان کاتێککە نێرگەلەیە کە کێشن تووشی سەر ئێشە ئەبن ئەمە هۆکار بۆ خراپی کوالێتی معسەلەکە گەڕێتەوە خودت غەڵوزەکە. والله خۆی هەر نێرگەلە ینی سەعاتێک نێرگەلە بچێشی وەک وایە پاکەتێکت کێشاوە باشە ئیتر پاکەتی حساب خۆت بکە خۆی هەموو نەخۆشیەک لەو پاکەتەیەتە. باش کوالێتی معسەلیان چۆنە بەڕێیت و معسەلەکانیان هەمووی هینە ینی مستەوەڕەدا ئەوە نییە خۆیان دروستیان کردێ واتە ئەکسپایری پێوەیە ئەکسپایری پێوەیە هەمووی پاکەتە زۆر باش. هیچ کێشەی ئەمان لە پاکەتەکە دەرێکەن ناو قابێکەوە چێ بێوێتتر بەقەدر خۆی دەنێ